لە سەعاتەکانی بەرەبەیاندا شۆرتی کارەبا ئاگری لەم بینایە بەردا و منداڵێکی تەمەند 2 ساڵانی کردە قوربانی کە خێزانەکەی ئاوارەی ڕۆژاوای کوردستان و پاسەوانی بیناکەن. وتەبێژی بەرگری شارستانی سێمانی دەڵێت بیناکە هیچ مەرجێکی سەلامەتی تێدا نییە و چەندین جاریش لە ڕێی قایمەتی سلێمانیەوە خاوەنی بیناکەمان ئاگادار کردوتەوە لە کەم و کورتەکان، بەڵام بەدەنگیەوە نەچووە و ئەم کارە ساتەی لێکەوتوتەوە. وتیشی بەم ڕووداوە ئەمە دووەم سکاڵایە کە لەسەر خاوەنی بیناکە تۆمار دەکرێت. ڕووداوەکەوەیە کە لە نهۆمی خوارەوەی ئەم بینایە ژوورێکی پاسەوانی دەیە و بۆ شۆرتی کارەباوە لەو ژووری پاسەوانە ڕووداوەکە دروست بووە و دوجار تەشەنەی سەنووە و دووکەڵێکی زۆر لە بیناکە کۆوەتەوە بەهۆی ئەو دووکەڵەوە کۆمەڵێک خێزان تووشی تەنگە نەفەسی بوون، هیچ مەرجێکی سەلامەتی تیادا نیە. وەکو بەڕێبەراتی بەرگری شارستانی پارێزگای سلێمانی نووسرای فەرمیمان بۆلانی پەیوەندیدار کردووە و پێمان ڕاگەاندون کە کارە یاسای لە ژیان گیرێتە بەر لە بەرەوەی هیچ مەرجێکی سەلامەتی لە بینایەدا نییە. بەڵێ پێشتر ئاگادارمان کردوونەتەوە و کۆمەڵک هاوڵاتی ئەم تەلارە هاتن بۆ بەڕێبەراتیمان و داواکاری گشتیمان لێ ئاگادار کردوێتەوە و لانی پەیوەندیداریشمان لێ ئاگادار کردوێتەوە بۆ نەبوونی مەرجی سەلامەتی لەم بینایەدا. باڵەخانەی هۆلیوود نزیکەی 12 خێزانی تە دانیشتەجێن و ڕووداوەکە هەمویانی بێزار و نیگەران کردووە. وەخۆیان دەڵێن لایەنی پەیوەندیدار نەماوە هانای بۆ نەبین، بەڵام هیچ کەسێک بەدەنگمانەوە نەهاتووە و دەشڵێن کەمتەرخەمی خاوەنی بیناکەیە کە ئەم کارە ساتەی لێکەوتوتەوە. تقریبا ئەمە 4 ساڵە ئەم بینا کێشەی تایە، مشکیلەی تایە کە چەند هەموو لایەنە پەیوەندیدارەکانمان ئاگادار کردووەتەوە کە ئەم بینا مشکیلەی هەیە، بەڵام بەداخەوە کەس نهات بە هانامانەوە، کەس نهات لێمان بپرسێتەوە. ئیتر بەڕاستی دوێنێشەوە ئێمە تەلەفۆنمان بۆ ئەم ساحب بینایە کرد، مۆبایلەکەی داخرا بوو، چەند جار بۆمان کرد ساعت 7:30 ئێوارە بوو کە بڵێن وەرە بە هاوارمانەوە کاکە فریامانکەوە با تووشی کێشەیەک نەبین. ئێمە دەجار هەتا ئێستا چوونەتە مەحافەزە شوێن نەماوە ئێمە شکات نەکەین لەم ساحب شوقەیە نایە بە هاواری ئێمەوە با بەوەرە بە هاوارمانەوە مەزعەتمان تەواو نییە، کارەبامان تەواو نییە. من ماڵی خۆم قاتی 5 نییە بڕۆ سەیری کە چەند جار گڕی گرتووە، ئێستا ژەوتە جێگڕەکەی چاکم نەکردووە، کەس نایە بە هاواری ئێمەوە. ساحب شوقازانیتی جوابی ئێمەیاتەوە ئەڵێ خۆیان کرد تیا ئەمردن. معنای هەیە ئەوە یعنی چی ئەمە؟ هیچ کەسێ نییە، هیچ حکومەت نییە، کەس نییە بە هاواری ئێمەوە بێ. کەمتەرخەمی و پشتگوێ خستنی مەرجەکانی سەلامەتی لەم بینایە جگەلەوەی زیانی مادی زۆری هەبوو، ئەوە منداڵێکی ئاوارەی ڕۆژاوای کوردستانی کردە قوربانی. قەرەبووکردنەوەی زیانە مادیەکان ڕەنگە ئاسان بێت، بەڵام چۆن دەتوانێت قەرەبووی گیانی مرۆڤێک بکرێتەوە؟ زۆربەی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە بینا و باڵەخانەکاندا هۆکارەکەی بۆ شۆرتی کارەبا و نەبوونی مەرجەکانی سەلامەتی دەگێڕێتەوە. سەرباری هەبوونی مەرجەکان و ڕێنماییش، بەڵام ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە بەردەوامی هەیە و قوربانیەکانیش لە پاڵیدا بەردەوامی هەیە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.